چۆنیەتی خۆپاراستن لە بوومەلەرزە و ئەو مەترسیانی کە دەکرێت ڕوو بدە لە کاتی بوومەلەرزەدا پێویستە گشتاکێک لە مرۆڤ بزانێت بوومەلەرزە چییە بۆچی ئەو ترسێ لێی هەبێت پێویستە چۆن خۆ لی پارێزە ئەو ڕێگاکانی چین کە پێویستە خۆی لێ ڕپارێزە لە بوومەلەرزەدا چۆ گشت تاکێکمان پێویستە ئەمە لە منداڵی وا پێ نەگەندراین کە چۆن خۆمان پارێزین لە بوومەلەرزە بۆ ئێمە ویسمان وەکو یەکەم ڕێکخراو لە دەڤەری ڕانیەدا هاستین بۆ کارەدا یەکەم کاریشمان لە زانکۆی ڕاپەڕین بۆ قوتابیان و چووکە قوتابیان جیلێکی هۆشمەندن جیلێکی ئێمە دەتوانین لە ڕێگەی ئاویشۆ بڵاو بێتەوە بە خەڵکیدا و هەروەها گشت خەڵکی زۆربیان ئیسفادە بکات بەڵام و کارچالەکەمەشمان بەردەوام دەبێت وەکو هەروەها بەردەوام یەک لە کارچالەکانمە بریتە لە فریاگوزاری سەرەتایی ئایا کە لە کاتی ڕوودانی بوومەلەرزەدا ئەو کەسێک دەگەزیانی پێ دەکات ئەو فریاگوزاریان سەرەتایانە چی کە بۆ خە پێویستە بۆ مرۆڤ ئەنجام درێت و ژیانیان بە شێوەیەکی سەلامەت دروست ببینێتەوە